حەشدی وەتەنی ئەو هێزە سوننەیە کە لە ئێستادا ئامادە دەکرێت بۆ بەشداریکردن لە کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ. حەشدی وەتەنی لە خەڵکی شاری مووسڵ پێک هێنراوە و لە ئێستادا لەم سەربازگەیە کە سەربازگەی زێڵگاتە 690 کەس لە چوارچێوەی ئەو هێزەدا مەشق و ڕاهێنانیان پێدەکرێت. بەپێی زانیارەکانی NRT ئەو کەسانی کە مەشق بە حەشدی وەتەنی دەکەن بەڕەگەز کورد و عەرەب و تورکن. لە چەند ڕۆژی داهاتوودا هەوڵ دەدەین مەشقەکانیان لەسەر شێوازی چەکەکان دەست پێ بکات. ئەمە خولێکی زۆر باشە. چالاکی کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ زۆر نزیکە. بە دڵنیاییەوە ئەو هێزەش بەشداری لە کۆنتڕۆڵکردنەوەی مووسڵ دەکات لەگەڵ هێزەکانی دیکەدا. پارێزگاری مووسڵ ئاماژەی بۆ ئەوەش کرد کە داوایان لە وەزارەتی ناوخۆ و بەرگری عێراق کردووە هاوکاری حەشدی وەتەنی بکەن و وتیشی کە وەزارەتی پێشمەرگە هاوکاری ئەوانی کردووە. باسی لەوەش کرد کە ئەوان پەیوەندیان لەگەڵ هێزەکانی حەشدی شەعبیدا هەیە بەڵام لەگەڵ گروپە چەکدارەکانی تردا هیچ پەیوەندیەکیان نییە. لحد الآن نحن نعتمد على أنفسنا في شراء هذه الأسلحة. ئێمە تا ئێستا پشت بە خۆمان دەبەستین لە پێداویستەکانی چەک. بێگومان پێویستمان بە چەکی بەهێز دەبێت. سەرکردەکانی حەشتی شەعبی لە بەغدا ئێمە پەیوەندیمان لەگەڵیان هەیە بەڵام بەشێک لە گروپ و چەکدارەکانی تر ئێمە هیچ پەیوەندیەکمان لەگەڵیاندا نییە. الميليشيات لا ليس لدينا علاقة معها ولا نريد أن تكون متواجدة معنا في محافظة نينوى في عملية التحرير. ئەو مەشقانەی کە بە ئەندامانی هێزەکە دەکران تایبەت بوون بە شەڕی کۆڵان با کۆڵان وە خۆشیان ئاماژەی بۆ دەکەن ئەوان خۆیان بۆ شەڕی کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ ئامادە کردووە. ئێمە لێرە هیچ کێشێکی تائیفی لە نێوانماندا نییە کە عەرەب و کورد و مەسیحی پێکەوەی. ئێمە هەموو یەک ئامانجمان هەیە ئەویش داعشە و ئێمە ئامادەین بۆ ئەو کاژمێرە سفرەی کە دانراوە بۆ هێرشکردنە سەر شاری مووسڵ. تا ئێستا سێ یەکەی 700 کەسی حەشدی وەتەنی مەشق و ڕاهێنانیان پێکراوە و کۆگشتی ئەو کەسانە کە لە سەربازگەی زێڵگات مەشقیان پێدەکرێت 2500 کەسن. حەشدی وەتەنی ئەو هێزەیە کە لە ئێستادا مەشقی سەربازی وەردەگرن بۆ کۆنتڕۆڵکردنەوەی شاری مووسڵ. وەک پارێزگاری نەینەواش دەڵێ کۆنتڕۆڵکردنەوەی ئەو شارە لە ماوەیەکی زۆر نزیکدایە. ڕێبوارکاکەی NRT سەربازگەی زێلگان.